ئەی فاخە چی و لێ کردن چۆن لە ئوتێلێ کردم ئوتێلی پێنجەستێرە سەرژنەوە زانێ من لە ئوتێلی پێنجەستێرم نازانێ خەریکە زیڕاکەم خەریکە خۆ پیسەکەم ئەترسمەوە مارەش تووشی زەفەرێکم بکە هەر چۆنێک بێبێ خۆم ڕزگار بکەم ژنەکە خەریکم ئەمرم بەشی یەک ساڵ ڕام کردووە تەلەفۆنێ بکە بۆ دکتۆر ئەحمەدی براو بڵێ بێ فاحسێکم بکە خەریکە ئەمرم باشە قەینا کە تۆ پێم بڵێت چوو بۆ ماراسۆن یان چوو بۆ دایرە شەڵا هەر ماراسۆن بواە کورە فەخە بەزمی پێنامەوە سەگ ڕاوینام هەر مەپرسە فەخە کێیە تۆ چووی بۆ ڕاو یان چوو بۆ دایرەی تاپۆ دوێنێ چوون بۆیە بۆ ئەمڕۆ بگەڕامێتەوە بۆی ئیشەکەیان بۆ بکردمێتەوە بەڵام نەچوون بۆیە ڕام کردەوە بۆ ماڵەوە وەڵڵی من هیچ لەم بابەتەی تۆ تێناگەم ئەی ئاڵتوونەکەی من بە زاتی خوا ئاڵتوونەکەم بیرچووە باشە کورە هەر باش بوو سەرشێت کرام سەرشێت خۆش من بیر نەچووە بە زاتی خواوە ئەوە تەلەفۆنەکە باشە ئالۆ ئەلو حەیدەر باشی فەخە گیان تۆ لە چیای خوا تۆ عیب ناکەیت ها ئەوە حیا و ناموسی منە بەر لەناو ئاوایەیە ئەرێ من بۆ حەیان بردووی کاکە گیان بە ساقی چاوە بم ئەرێ تەنگاو بووم هیچی بۆ نەکردم خەریک بوو سەگ بمخوا خەریک بوو مار بمخوا ئێتە بەپەلە ڕام کرد منیش ئەرێ بەڕاست فەخە گیان ئەو ئاڵتوونم لەوێ لێ بەجێماوە بە ساقە بم کورە ئەوە تا حەیدەر ئەوە تا بەدەستمەوە ئەمرن نەمێنە لە ترسە ئەمەشە بیر چوو بوو فەخە گیان بەشکم بە تەکسیە کا بۆ بنێری بە ساقە بم جا باشە بوو بە تەکسی بۆ خۆ نایی سەردانێکمان بکەیت و ئاڵتوونەکەش بەریتەوە نە بە ساقە بم فەقە گیان بە تەکسیە کا بۆم بنێری زۆر مەمنونە بم چاوە ماجەکەم وەرە حەیدەر تۆزە عاقڵ بە ئەو هەموو ئاڵتوونە چۆن بە تەکسیانێردێ کاکە واز لەوە بێنە قیروسیا خۆم و ماڵ و مناڵم یین لە ماڵتان ئاڵتوونەکەشە بۆێنەوە یەک هەفتە لای تۆ بین نە بە ساقە بم فەخە گیان مەیهێنەرەوە زانین چی بکە بە ساقی چاو بم وەرەقەی تاپۆکەش لەوێ بڕۆ بۆ تاپۆ ئەو خانۆش بکە بە ناوی خۆ بە گەردن ئازایی ئاڵتوونەکەش بە هەدیە بۆ براژن بێ بەس نێن